ئێمە لە واقعێکە ژین واقعێکی سیاسی هەستیارە ژین هەم ئەرکمان هەیە بەرامبەر ڕۆژاوای کوردستان هەم ڕۆژاوای کوردستانیش تەواوکەری ئێمەیە کێشەی کورد کێشەیەکی لێکدابراو نییە کێشەیەکە کە ئەبێت ئەو ڕاستە بزانین زیان لە هەر پارچێک زیانە بۆ پارچەکانی دیکەش کێشەیەک بە هەر پارچەیەک کێشەیە بۆ پارچەکانی دیکەش لەبەرەوە دەبێت ئەم شتانە تێکەڵاوی ژیانی سیاسی نەکرێت بە تایبەتی لە ڕووی ئابووری ئیداری لێ پەیوەندەکانمان پەیوەندیەکی زۆر باش بن پەیوەندیەک بن کە ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستانە لەو پەڕی ململانەی سیاسیش بن بە تایبەتی لە نێوان هێزە سیاسەکان نابێت ڕنگدانەوەی لەسەر ئابووری و پەیوەندی نەتەوەیی و نیشتیمانی و کێشەی کورد هەبێت چکە ئەگەر ئەوە ڕنگدانەوەی دروست کرد هەموو لە مازەرە دەکەین واتە هەرێمی کوردستان هیچ قازانجێک ناکات لە شکستی ڕۆژاوای کوردستان وەک چۆن ڕۆژاوای کوردستانیش هیچ قازانجێک ناکات لە شکستی هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە دۆخی نەتەوایەتیمان وایە ئێمە تەواوکەری یەکترین لە هەر شوێنێک کێشەی کورد زیانی بەرکەوێ یەکسانە بە زیان بۆ هەموو لایەک لەبەرەوە من داوا دەکەم بە پەلا ئەو کێشەیە چارەسەر بکرێت بە پەلا بیر لەوە بکرێتەوە ئەو دەواازەیە بکرێتەوە چونکە کاریگەری خراپی لەسەر ئابووری ڕۆژاوای کوردستان جێشتووە و ئەمە کێشە دروست دەکات بۆ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان ئەبێ ئەو دەواازەیە بەردەوام بکرێتەوە لەو پەڕی ململانەی نێوان هێزە سیاسەکان نابێت دەست بۆ شتیوا ببدرێت دەستبردن بۆ داخستنی سنوورەکان خراپە کەلتورێکی خراپە کەلتورێکی باش نییە ئەبێ هەوڵ دەین ئەگەر ڕۆژاوای کوردستان کێشەی هەبوو لەگەڵ هەرێمی کوردستان بە زوویی دیالۆگی کوردی هەبێ بە زوویی لێک تێگەیشتنی کوردی هەبێ ئێمە داوا لە تورکەکەین داوا لە فارسەکەین داوا لە عەرەبەکەین مافی ئەمە بدا دیالۆجان لەگەڵەکەین وەف دەنێرین شان دەنێرین دەبێت لەگەڵ خۆشمان ناوابین واتە دیالۆجی کوردی هەبێ دیالۆجی نێوان هێزە کوردەکان هەبێ لەو پەڕی ناکۆچی لەو پەڕی کێشە نابێ هێزە کوردەکان دەرگا داخەنە سەر یەکتری ئەبێ دەرگا کراوە بێ گفتوگۆ هەبێ و دڵنیاشەم ئەگەر گفتوگۆ بەردەوام بێ ئەو چێشانە چارەسەرە بن ئەو چێشانە بەلایەک داکەون